روشا لیره ترکی و تفگرا بازرگانی لگل دکتور فاروق قرداغی شرازای آبوری گوتو بیجکن جه استانبول لگل می دکتور دم باش و سپاس با آماده بونا و اگر امج تفگرا بازرگانی دست پی بکین و که بازرگانه که مکبریان ها لزاخو گوت تاوی داکتنا بهای لیره لنرخ کلوپل ترکی بلنده هون هوکارن و بوچه ودگرینن ئەم کاتەتان باش بێگومان لە ئێستا ئێمە دەبێت دانبۆیا بنین کە لە تورکایە ئەزمەیەکی ئابووری هەیە ئەمە ئەتوانین بڵێن نقطەی یەکەمە کە هەموو چاودێران لەسەر ئەمە هاوڕان ئێمە دەبێت لەم وەزعین دابەزینی نرخی لیرەیە تێبگەین ئەوەیە کە لە ئێستاە لە تورکایە ئەوەی لە ناوەندی اقتصادەکانە پێڵن دیڤالویشن ڕووی داوە یعنی قیمەتی لیرەی تورکی بەرامبەر دۆلار بەرامبەر یۆرۆ بەرامبەر ئاڵتون نرخەکەی دابەزیوە ئەمە خۆی لە ئابووریە هەندێک جار هەندێک سوودی هەیە و هەندێک زیانی یەکێک لە سوودەکان ئەوەیە کە ئەکسپۆرت هەناردەکردن بۆ دەرەوە زیاد ئەکا لەم وڵاتانەیە بەڵام لەم لاوە چەندین زەرەری تر بۆ بە تایبەت لە ناوخۆی وڵاتەکەیە توانای کڕینی هاوڵاتی ئەو وڵاتەکە قیمەتی پارەکەی دابەزێ کەم ئەکەوەکو ێستا لە تورکیای بینین کە هاوڵاتی تورکی لەبەر ئەوەی مەعاش و موچەکانیان بە لیرە وەرەگرن توانای کڕینیان زۆر کەمی کردو ئەمە معناوەیە کە خەڵکی تورکیا لە ئێستاە لە چاو چەند ساڵی ڕابردووە فەقیرتر بووە هەژارتر بووە توانای کڕینی کەمتر دەتوانێت سەفەر بکە کەمتر دەتوانێت ئەو کاڵایانە بکڕێ وەکو ئۆتۆمبیل وەکو خانوو وەکو هەر جۆرە ئامرۆنی تر کە لە دەرەوەی وڵات دێن بۆیە دینە سەر بواری هەناردەکردن کە لە راپۆرتەکەشا باستان کرد بێگومان یەکێک گوتم لە ئامانجەکانی نرخ دابەزینی لیرە بەرامبەر پارەکان یەکێک لە دەرەنجامەکانیەوەیە کە هەناردە زیادەکە وەکو لە راپۆرتەکەشتا باستان کرد بۆ عێراق بۆ زۆر وڵاتەکانی ترێژ ساڵانە ماوەی 3 ساڵیشە بەردەوام هەناردەی تورکی بۆ دەرەوە زیادەکە بەڵام مانای ئەو زیادبوونە چەند پەیوەندی بە دابەزینی بەهای لیرەوە هەیە پێتان وایە پەیوەندی ڕاستەوخۆ بەوە هەیە یان هۆکاری دیکە لە پشتەوەیە بۆی لەم خاڵە تێبگەین هەر مەوادێک کە هەناردەی دەرەوەی تورکیا ئاکرێ ئەگەر ئەو شتومەکە لە ناوخۆی تورکایە بە تەواوەتی دروست بکرێ بێگومان نرخەکەی کەمترە بەڵام ئێمە لە ئابووریە ئەوە دەزانین بە تایبەت لە ئابووری تورکایە ئابووری پیشەسازی تورکیا ئەوە دەبینین کە تورکیا وڵاتێک نییە 100% بەرهەمەکان هەرچەنە لە ناوخۆی تورکیا دروست بکرێ بەڵام مەوادی خامی ئەو شتومەکانە لە دەرەوەی وڵات دێ لە ئەوروپاوە دێ لە چینەوە دێ لە ئەمریکاوە یاخود لە وڵاتەکانی ترەوە دێ دوجار ئەیش بە دۆلار یۆرۆ مەوادی خام هاوردەی تورکیاکە بۆیە وەکو نرخ شتومەک کاتێ هەناردەکرێ ئەگەر شتەکە 100% لە تورکایە مەوادی خامەکەشی نەبێ بێگومان گرانتر ئەبێ بەردەوام چکێکێک لە دەرەنجامەکانی دابەزینی نرخی لیرە ئێستا ئەوەیە کە هەڵاوسان زیادی کردووە لە تورکیا هەڵاوسان زیادەکە چی ڕۆوادا نرخی شتومە گرانە بێ دوو نرخی مەسەلەن ئەگەر لە ئێستاە کۆمپانیایەکی تورکی مەسەلەن مەوادێک یاخود هەر مەعمەلێکی تورکی کە لە تورکیا هەناردە ئەکا کاتێک هەڵاوسان ڕۆدا نرخی بانزین نرخی نەوت لە تورکیا گران بووە نرخی خانوبەرە کە زیادە خەنرخی کرێ ئەگەر کرێکی بێ کرێەکەی زیادەکە سێم لە ئێستاە بە بۆنی هەڵاوسانەوە موچەی کارمەندان بەردەوام پێویستە زیاد بکرێ ئەمەوە ئەکا بارگرانیە لەسەر خاوەنکارە تورکەکان کە لە دەرەنجامە ئەم دەرەنجامی هەڵاوسانەکە و ئەم دابەزی نرخی لیرە نرخی شتومەکانیش کاتێک هەناردەی عێراق دەکرێت یان هەناردەی هەرێمی کوردستانەکرێت نرخەکانیش بە گرانتر هەناردە ئەکرێت بۆیە بە کۆی گشتی ئەتوانین بڵین لە ئێستا ئەزمەیەکی ئابووری هەیە لە تورکایە بۆیە نرخی شتومەک هەرزانتر ئەبێ بەعکسەوە نرخی شتومەکەکان گرانتر ئەبێ و لە مەودای دوور و درێژە واکە کە هەڵگۆڕی تیجاریش کەمتر بێتەوە دکتۆر چ بوو داهاتوویە لیرەیە هەون پێشبین دەکەن و لەگۆڕی دیوچونێن و هەون چاوا دەبینن پێشە ڕۆژە لیرەیە بەتایبەت و دەوێ داویێدا ئاستێن و یەنداکەتنێت و مارکردنە بەرامبەر دراوێندن
یەکێک لە گرنگترین ئەو خاڵانی وای کرد لیرە لە $1 بەرامبەر 3 لیرە بوو، ئێستا گەشتۆتە $1 بەرامبەر نزیک لە 33 لیرە. یەکێک لە سەبەب گشتەکان سەبەبێکی سیاسی بوو بەڕاستی، ئەویش ئەو کاتە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان و زاواکەی بەڕێز بەرەت ئەلبایرەک کاتێک اقتصادی تورکی ئەم بەڕێزانە بەڕێوەیانە برد، هەندێک فکری سیاسی جیاوازیان هەبوو. گرنگترینیان چی بوو؟ پێیانوا بوو کە فایز حرامەوە پێویستە فایز دابگیرێ، بەڵام ئەم یاسانیان کاتێک جێبەجێ کرد ئەم حاڵەتی ئەزمەی کە ئێستا بینینێکێک لە دەرەنجامەکانی بەهۆی ئەو قەرارە سیاسیانە و بەڵام لە پارمانگی 6 بەدواوە بەڕێز مەحمەد شیمشاک کە کوردێکە و وەزیری اقتصادی تورکیا ئێستا و کەسادێکی بەهێزی ئابووریە لە سەراستی تورکیا و لە سەراستی دنیاش، لە ئێستا گۆڕانکاریەک ڕوویداوە لەو بوارەیە. یەکەم وتەی بەڕێز مەحمەد شیمشاک کاتێک دەسەڵاتی گردووتی ئەوەیە پێویستە ئێمە بگەڕینەوە بۆ قەرارە ڕاسیۆناڵەکانی ڕێنشنەڵەکانی اقتصاد کە مەبەستی ئەوە بوو فایز پێویستە بەرزکرێتەوە. بێگومان لەماوەی ئەم ساڵەیە فایزی بانقی لە 8.5ەوە بەرز بووەتەوە بۆ نزیکی 150. بۆیە لە ئێستا ئەتوانین بڵین ئابووری تورکی لە چاو ساڵێک پێش ئێستەیە لە هەندێک بوارە بەرەو پێش چووە و ڕێلەوە گیراوە خراپتر بێ، بەڵام جارێک وەکو دابەزینی نرخی لیرە ینی دیڤالویشن کە پێڵین لە ئێستاە حکوومەتی تورکی پێی دەڵێ بازاری ئازادە، یعنی ئۆرتۆدۆسکیەکە کە بە نایە تەداخل بکات لەوەی کە بێوێت لیرە بەرزکاتەوە یا بیشکێنەکە. ئەمە بەڕێز بەرات هەڵبایراک بەردەوام دۆلاری ئەفرۆشی و نزیک لە $120 میلیارد لە یەقینی نەختی تورکیا فرۆشرا بۆ ئەوەی دۆلار بەرز نەبێتەوە. بەڵام لە ئێستا بۆیە پێشبینی من و پێشبینی زۆربەی چاودێرانی ئابووری تورکیاش دەڵێن کە لە ئێستاە هەتا 40 لیرە یاخود 45 لیرە چاوەڕێ دەکرێت بەرزتر ببێتەوە، بەڵام لە $100 بەرامبەر 4,500 لیرە تا کۆتایی ساڵ چاوەڕوان کراوە کە ڕووبە، بەڵام دوای ئەو ڕێژەیە ئەو کاتە دەست دەکا بە دووبارە دابەزینەوە بەرزبوونەوەی نرخی لیرەی تورکی. زۆر سپاس دکتۆر فاروق قەرەداغی شەرازەی ئابووری و دارایی ژ ئیستانبولê lêgel me bûyî. Dem baş دکتۆر.